گەرمیان خاوەنی ڕووبەرێکی فراوانی زەوی کشتتوکاڵیە. ساڵانە بە هەزاران دۆنم زەوی بەراو دێم بە بەربوومە کشتتوکاڵیە زستانی و هاوینەکاندا دەچێنێت و بە هەزاران تۆن بەرهەمی ناوخۆیی جوتیارانی گەرمیان دەخرێتە بازاڕەکانەوە. ماوەی 2 ساڵە بەهۆی هاوکاری نەکردن و پێدانی بنەتۆ و دەرمان و کودی کیمیاویەوە ئاستی بەرهەمی ناوخۆیی جوتیارانی سنووری گەرمیان ڕووی لە کەمبوونەوە کردووە. ئەواکەین لە حکومەت یارمەتیمان بدات و بێ یارمەتیماتان حەج بکەین. ئەمسا من فەلاحەتەیە خۆم دامەسە زەلامێک کردێسی وەڵڵاوە بیلایوەتی لە جێ تەنێکە نەمتوانی بیکەم. دامەسە زەلامێ کردێسی وەردەکوت ئەو مەسرفی ئەکات و لەبان خەرمانە مەسرف خۆی باتەوە کە مەسرف خۆشی بردە بەخوا فەلاحەت ئەوە غێری نییە. هیچ بۆ من نامێنێتەوە. وەڵڵای پێشتر زۆر باش و هاوکاریمانەکردن کیمیا دانە پیمان دەرمان دانە پیمان یارمەتیمانەدان گەنمەکە قیمەتەکە سن نەگەنم قیمەتەکات نەجوێ قیمەتەکات نە هیچمانە دەنیە ئاوەکەش بەخواوەک و تەواو نیە ئاوەکەمانیش. بەڕێوەبەری پلان لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی گەرمیان دەڵێت بەهۆی وەستانی هاوکاریە کشتتوکاڵیەکان کە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکانەوە دەدرایە جوتیاران بە ڕێژەی 50 بۆ 60% کاریگەری لەسەر بەرهەمی ناوخۆیی جوتیاران دروست کردووە. کاریگەرێکی سلوی گەورەی کردوتە سەر بەرهەمی جوتیاران چونکە جوتیاران بە زۆری ئەو هینە پارەیان نییە با بڵێ بتوان خۆیان پێداویستەکانی خۆیان بە زۆری دابین بکەن. بۆ نمونە بە تایبەتی لە بواری پرۆژەکان ئەو پرۆژەی پێدانی قەرزی کشتتوکاڵی کە بە جوتیاران کە پێشووتر ئەدرا ئیجابێتێکی زۆری هەبوو بۆ بواری زیادکردنی بەرهەم بەڵام ڕاگررتنی ئەوە زیانێکی گەورەی کردوتە سەر بەرهەمی جوتیاران. گەرمیان بەهۆی بەپیتی خاکەکەی و گونجاوی کەش و هەواکەی بۆ بەرهەمە کشتتوکاڵەکان لە دوای دەشتەکانی هەولێر و شارەزور بە پلەی سێم دێت. ساڵانش زیاتر لە 1.2 ملیۆن زەوی کشتتوکاڵی ناوچەکە دەکرێتە دانەوێڵە و وە زیاتر لە 500,000 دۆنمیش بە بەرهەمە هاوینەکانی تردا دەچێنرێت. ساڵانش بە هەزاران تۆن بەرهەمی ناوخۆیی جوتیارانی گەرمیان دەخرێنە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. بەڵام ماوەی 2 ساڵە بەهۆی هاوکاری نەکردنیان بەرهەمی ناوخۆیی جوتیاران ڕووی لە کەمبوونەوە کردووە. هەر بۆیە جوتیاران داواکارن لە حکوومەت هاوکاریان بکات. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گەرمیان.